بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين إلى يوم الدين. بين راني برزو خوشويست إيمان داراني آزيز الرجوانا لهر شوين وهرجايا كان صلاة ورحمة وبركاته خوي قبرو پروردگارتان لبت لأواريكي نودا ولا گفتگويكي نودا بخوش حالي وبخدمتان شاد بينو بو پێشکردنی عڵقەیەکی نوێ لە گفتوگۆی مانگی ڕەمەزانی پیرۆز بە هیوای ڕەزامەندی خۆی گەورە و پەروەردگار و سوودمەندبوونی ئەوەی بەڕێز و خۆشەویست لە بەرگەوە بابەتەکانی بەرنامەکەمان. وەک دەزان ئینسانی ئیماندار و مسلمان یەکێک لەو سیلاحانی کە بەکاری ئەهێنێ بەردەوام هەم بۆ ئاسوودەبوونی ڕۆحی هەم بۆ ئەوەی کە بێوێت بڵند بێتەوە بەرەو خۆی گەورە و پەروەردگار و هەم کە هەر کاتێکیش کە دڵتەنگ ئەبێ یان کەسێک ستەمی لێ ئەکا بەکاری ئەهێنێ ئەو سیلاحە بریتیە لە دوعاکردن و نزاو پاڕانەوە. نزاو پاڕانەوە چەکی دەستی ئینسانی ئیماندارە، نزاو پاڕانەوە سیفەتی ساڵحان و چاکان و پاکانە، نزاو پاڕانەوە کاریگەری تایبەتی خۆی هەیە، کاتی تایبەتی خۆی هەیە. بۆیە خی گەورە و پەروەردگاریش جەلە جەلالوهو ئەو کەسانی خۆشەوێت کە بەردەوام لێ ئەپارڕێنەوە، هەر کەسێکیش کە لە خی گەورە و پەروەردگار ناپارڕێتەوە دیارە خۆ بە گەورەزانین گەشتە ئاستێک کە وەک ئەوەی کە بڵێ من احتیاجی خی گەورە و پەروەردگار نیم پەنا بخوا. لە حەڵقەی ئەم جاری بەرنامەکەمان ناتیش ئەخێنە سەر نزاکردن و دوعاکردن و پاڕانەوە لە خزمەت خی گەورە و پەروەردگار و ئەو کاریگەریانی کە دروستی ئەکا لەسەر ڕۆحی ئینسان لەسەر جەسەی ئینسان لە ناو کۆمەلگای بەشەریەتدا بەگشتی و لە ناو کۆمەلگای مسلمانان بەتایبەت و بەتایبەتتر دوعاکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە لە حەڵقەی ئەم جاری بەرنامەکەمان میوانداری بەڕێز دکتۆر محەممەد حوسێن پێنجۆنیمان کردووە، جەنابیان لە استودیۆ ئامادەی لەگەڵمان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە مامۆستاگیان بەخێر بن. لە خێرا بن و سەلامی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست. ئەگەر بپرسین دوعاکردن بە شێوەیەکی گشتی بە چ معنە و مەفهومێک دێت؟ بەڵێ سوپاس و ستایش بۆ پەروەردگار، سڵاو و درود لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الدعاء هو العبادة، واتە پاڕانەوە نزا گەڕانەوە بۆ لای پەروەردگار خۆی بۆ خۆی ئەوە پەرستش و عیبادەتە. وبيغمر صلى الله عليه وعلى آله وسلم فرمى الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل. أفرمي دعاء بسودة استفادة إلي أكي لو كدابزي ونارحته وددوي لاتشت ولوشي كهشتا نهات وواتا دعاء هموك آكار كاني خيرا وقرانا وبولاي پروردگار واعتراف بنقصاني واحتياجي والرجالي إنسان من رحمي پروردگار بويا پارانوا واتا طلبی عون داواکردن لە پەروەردگار و ئاعترافکردن بەوەی پەروەردگار و ڕبێک هەیە هاوکاری دەکا و ئاعترافکردن بە نوقسانی ئینسانەکان خۆمانە کە ئێمە خوایە بەردەوام محتاجی تۆین، دەوڵەمەنی تۆ لەوەدایە کە ئێمە دائیمەن محتاج و دەوڵەمەنی تۆ بەردەوام و فراوانە. بەڵێ مامۆستاگیان دوعاکردن ئەو کاریگەریانی کە دروستی ئەکا، یعنی چه وەکو ئینسانەکە لەسەر خۆی وەکو کەسێکی مسلمان و لەسەر ئەو کەسێک کە دوعاکەی بۆ ئەکرێ دوعاکەی لێ ئەکرێت، یان ئەگەر بکرێت دواتر ئەو دووتەوەرە بەجیا باس بکەیت. خۆی لە ڕاستیە کاتێک لە ئیستلاحی ئەمڕۆ دەڵێن دوعا زهن دەچێت بۆ نوشتەکردن و بۆ شتێک ئالەو بابەتانە، بەڵام ئەسڵی شەرعی ئەمە نییە، ئەمە بەلا ڕێبردننی دوعاە. دوعا ئەوەی ئینسان بگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری خۆی. ئەو ئینسانی کەوا یەکێک لەوانە کە دوعای قبول و ڕەت نابێتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەوانە والیدە واتە دایە و بابە دوعا بۆ ئەولادەکانیان و دوعای مسافر و دوعای مەظلوم. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ظلم لێکرا و ستەم لێکرا و لەیسە بینه وبین دعائه حجاب. فەرمێ اتقی دعوة المظلوم بە یەکێ لە هاوڵانی فەرموو ڕزای خوا لێبێ، فەرمی وریا بە ئاگا بە ئەوەی کە ظلمی لێکراوە تۆ زاڵم نەبیت، فەرمی لەبەر ئەوەی خۆت بپارێزە، ئاگادار بە زوڵم لێکرا و بانگی پەروەردگار بکە دعوة المظلوم ليس بينه وبين الله حجاب، هیچ پەردەیەک نییە ئیلا خوای گەورە ئەو دوعای مەظلومە قبوڵەکە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم دوعا سێ بەشە، بەشێکیان ئەوەیە بۆ خودی ئینسانەکەیە کە پڕ بەپڕ خوا جواب بدەداتەوە، بەشێکی تریان ئەوەیە کۆمەڵێک ناڕەحەتی لە قەدەری خوایە هەیە کە بۆ تۆ بەڕێوەیە بە پاڕانەوە و تەزەڕوعت بۆ لای خوا، بە پاڕانەوە و دەربڕینی محتاجیت بۆ پەروەردگار بە قەدەر ئەوە خوای گەورە ناڕەحەتی لێ دوورەخاتەوە. سێهەمیشیان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر مسلمانە دوعا بکا و ئیستیعجال نەکا لەم سێ بەرووبوومە یاخوا هەر سێکیانی ئەیاتێ
وەڵامەکەی ئەداتەوە پڕ بە پڕی ئەوە ناڕەحەتی لێ دوورە خاتەوە و سێهەم پڕ بە پڕی پارانەوەکەی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەجری بۆ ئەنووسێت. ئەمە کورتەیەکە لە کاریگەری بۆ سەرسجیل و بینی خۆی و عەبدەکان. کەواتە دوعا گیرانەبوونی نییە، بەردەوام دوعاکان گیرابوون. یان ئەوەتە ناڕەحەتێکی لەسەر لاچێ، یان ئەوەتە بەڵایەکی لەسەر بەڕێوەیە بەڵاکی لەسەر لاچێ، یان ئەوەتە خۆی گەورە پروردگار بۆی هەڵەگرێ بۆ ڕۆژی دوایی. کەواتە دوعا بە شێوەیەکی گشتی گیرابووە دایم. چونکی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە گریمانەی بەهێزی قبولبوونی دوعایەتی لە ئەسبابەکانی ئەوەیە ئیلحاح، زۆر داوا لە خوای گەورە بکەیت، چونکی خوای گەورە لله مثل الأعلى بە تەشبیهی ئینسانەکان ناکرێت. ئینسان جارێ دوان داوای لێ بکەیت تووڕە ئەبێ ناڕەحەت بێ، ممکنە یەکەم گەرم بێ، دووهەم تۆزێ سارتر، سێهەمەر جوابی نەبێت کە داوای شتێکی لێکەی. بەڵام ڕەحمی پەروەردگار وایە تا زۆرتر داوای لێکەی گریمانەی جوابدانەوە نزیکتر و پڕتر و چڕترە. کەوابوو ئێمە لە دوایەوەی کە دوعاکەین ئەزانین دوعا کاریگەری هەیە، بەڵام ئەوە دوعاکردن بۆ خۆ، ئەنی ئینسان ئەولا ئەوەی دوعا بۆ کێ بکە لە پێشا بۆ خۆی پاشان بۆ خەڵکی تر. بەڵام چ جۆرە دوعای با بڵێن چۆن دوعا بکات، یان ئەگەر ئوسلوبێکی تر بڵام ئادابی دوعاکردن چ بۆ خۆی بێت چ بۆ خەڵکی تر بێ، ئادابی دوعاکردن چه ئینسان بکات. خۆی هەندێک زەمانمان هەیە دوعا زۆر تایە تایبەتمەندی خۆی هەیە. مثلا نەکێ لەو زەمانانە دوای نوێژەکانە دووبرە کل الصلاة پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوعاتیا قبوڵە، پاڕانەوە بە تایبەتی دوای پێشەوەی سەلام بیتەوە، دوای تەوابوونی تەحیاتی ئەخیری نوێژ، و هەروەها کاتێکی کەمان هەیە کە ڕۆژی عەرەفەیە، و هەروەها پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی جومعەدا سەعاتێک هەیە لا يرد فيه الدعاء، لەو کاتەیە لەو زەمەنەیە لەو ساعاتەیە دوعا تایە قبوڵە و خوای گەورە دوعا ڕەت ناکاتەوە. و هەروەها کاتی بارانبارین، کاتێکە لەو کاتانی کە ئەمە وەکو ئەسباب وەکو هۆکاری وەکو زەمەن وەکو کات، و کاتی بارانبارین، و هەروەها کاتی لە کاتێک لە کاتەکان کە پێی ئەوەتر تقریباً ڕۆژی چوارشەممە یا سێشەممە هەردوو بابەتەکە هەیە. بابەتێکیان لە ڕۆژی چوارشەممەدا خوای گەورە جوابی ئەیوبی نەبیدایەوە سەلات و سەلامی خوای لێبێت، بە تایبەتی دوای عەسر. ئەمانە کۆمەڵە کات و کۆمەڵە زەمەنن بۆ پاڕانەوە. و ئەشخاصەکانیش مەسەلەن دوعای ڕۆژی عەرەفەش، بەڵێ ڕۆژی عەرەفەش بەڵێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم لە ڕۆژە گەورەترین ڕۆژ بۆ پاڕانەوە خەیر الدعاء دعاء يوم عەرەفە، باشترین بە بەرەکەترین پاڕانەوەی ڕۆژی عەرەفەیە، و زۆرترین کەس لە ڕۆژی عەرەفەیە خوای باڵا عەفوی ئەکا و لێی خۆشە بێ و مەلایکە ئەکا بە شاهید بەسەر عەبدەکانی خۆی و خوای گەورە پێی خۆشە کەوا فەرمێەوە بە شاهیدن و لیان خۆش. ئەو کەسانی کە بە ڕۆژون دوعای ڕۆژەوان، دوعای ڕۆژەوان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوعای ڕۆژەوان دوو فەڕەحی هەیە. فەڕەحێکیان ئەوەیە کە ئەوە تینوێتی و برسێتیش بکە، فەڕەحێکیان لای پەروەردگارە بۆ ڕۆژی دوایی، و دوعای سائیم ڕۆژەوان یەکێکە لەو بابەتانی کە خوای گەورە زوو جوابی ئەداتەوە لەبەرەوەی ئەم ئینسانە هەناوی خۆی جڵەو کردووە، نەفسی خۆی لە هەموو حەڵاڵەکان گرتوێتەوە، لەبەر خاتری پەروەردگار گریمانی جوابدانەوەی زۆرترە لە سات و وەختەکانی تر. یان دوعای شەونێژ و کاتی شەونێژ بەڵێ بە هەمان شێوە دوعای شەونێژ کە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم فەرمێ خوای گەورە دەرگای ئاسمانەکانە کاتەوە، فەرمێ هەل من مستەغفر فأتوب عليه، ئایا کەسێ داوای لە خۆش بکە من لێی خۆش ببم لە نیوە شەوە بە تایبەتی لە ثلثی ئەخیر. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوا دەرگای ئاسمانەکان واڵا ئەکا، یعنی کێ ئەوێ داوا کات لەو کاتەیە کە خەڵک خەوتووە، کە یەکێ لە صالحینە فەرمێ خەڵقی بینی خەوتبوو دەفەرمێ زۆرم بەلاوە سەیرە، ئەوانەی بەشون بەهەشتا تا مەزرۆن چۆنە بێ ئالەم کاتانەیە بخەون، و ئەو ئیماندارانش کە هەم بۆ بەهەشت تا مەزرۆن و هەم لە دۆزەخ دوورە پەرێزن و ئەیانوی خوا بە دووریان بگرێ، پێم سەیرە ئالەم کاتەیە ئێستا خەڵک خەوتووە، هەم بۆ بەهەشت هەم بۆ دۆزەخ. واتە ئەوە کاتێکە لەو کاتانی کە خوای گەورە دوعایتیا ڕەت ناکاتەوە و دوعایتیا قبوڵ. ئەمە ئەو کاتانەیە کە مەسەلەن دوعای تیا گیرابێ، ئەو وەختانەی کە دوعای تیا گیرابێ. بەڵام من پێشەوەی باسی یان مەسەلەن شوێنەکان بکەم، ئەو شوێنانی کە دوعای تیا گیرابێت، یان باسی ئادابی دوعا بکەین بە شێوەیەکی گشتی. ئەمێ بپرسم دوعاکردن هەر تەڵەبی ئەوەیە کە ئینسان داوای شتێ بکات لەخوا بیداتێ، یان ئەوەی کە ساڵحین کردویانە داوان کردو بە زۆری داوان کردو خوا لەیان وەربگرێ؟ بەڵێ هەموو ئەوانە چمکی دوعان، هەم یەکەم دوعای
إسماعيل وإبراهيم تقبل منا إنك أنت السميع العليم. داوانك إخوالي ما قبولك أم بناي كعبة بناي أم عليتو أول بيت وضع للناس. دعانك إخوالي كاتي طوابو قواعد مال كوتاي بها دسيان برسك دو تقبل منا. أما بو قبولة بلام أبينين باوكمان آدمو دايكمان حوا سلام إخوان لبي أوان طلب مغفرة بو چونكي ذنبي عن كذبو يعني إخوايا إن ظلمنا أنفسنا إما ظلم ما كردوا إن لم تغفر لنا أجتوا لما خوج نبي لنكونن من الخاسرين. واتبو طلب كخواي جورا بالداتي بو دفع كخواي جورا بنارحتي اللي الخاتوا وهروها بو قبول تقبل منا صيامنا وصلاتنا بيغمر صلى الله عليه وسلم دعائك إخواي أو نجور رجوانا ما ليه قبولك وهروها طلب مغفرة إخواي من ذنب هي يعني سيد الاستغفار جورتين دعاك جورا دعاء بارانا ويلي خوشبونا بيغمر فرمي صلى الله عليه وسلم أو دعائك علي اللهم أنت ربي خواتو پروردگاري مني لا إله إلا أنت خواه همو پرسلا وكان بطالا غيري تو أبوء بذنبي خواه من إقراركم بويك مزنبم يعني ظلم لنفسي خوم كردوا واتا إقرار بزنم بوچيه بو لابردني أو كاردانوي تاوانا كان لسر إنسان چونكي خواه جورا فرمي أجر إنسان كان همو إنسانك همو خشوكي لسر زوية خواهي قورا عقوبي با بهوي تاوانوا ما جعل عليها من دابة خشوكي بسر زوية نامني أونا تاوان زورو أونا عقوبة به بلام خواهي قورا يعفو عن كثير لزو لو أنا خوش بيو وعبدكاني آزادك وعقوبة عن بونانيرت كوابو آدابي جو كرشتكتر دعاج هر وكرشتكتر آدابي خوي هي شروطي خوي هي مرجي خوي هي اما اگر باس لو آداب و مرجانه بكين چون باسیان بکەین یان بۆی ئەو کەسێک کە دوعاکە چکە ئێمە ئازاین کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام هەر هەنگاوێکی ناوە بۆ هەر جێگایەک هەر کارێکی کردووە دوعای تایبەتی خۆی هەبووە ذکری تایبەتی خۆی هەبووە بەڵام لەگەڵیشدا دوعای تایبەتی هەبووە کە پاڕاوەتەوە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام وێ ڕای مەسەڵەن ذکری ڕۆژانە بەیانیان و ئێواران ذکری چون خەوتن هەستان چوونە بازار هەمووش دوعای خۆی هەبووە جزئێکە لە پاڕانەوە ئەزکارەکان بەشێکی پاڕانەوە ئێمە باس لەمایان ناکەین ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام یا پێغەمبەران سەڵاو وسەلامی خۆیان لەسەر بێ یان صالحین و سەلەفی ساڵح بەکاریان هێناوە ئەو ئادابانە چی بوون کە ڕەچاویان کردو لە کاتی دوعاکردن یەکێک لەو ئادابانە و یەکێک لە مەوانع واتە ڕەتبوونەوەی دوعا چەند ئەسبابێک یەکی لەو سەبەبانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینسانی وایە لە سەفەری خەیری شایە ئەشعث ئەغبەر قژی تێکچووە دوومچاوی خۆڵاویە يرفع يديه إلى السماء دسي برسكات أبو أسمان بانك يا رب يا رب يا رب أفرمي ملبسه حرام ومشربه حرام ومأكله حرام أن يستجاب لهذا أما دس برسكات أبو أسمان برجي حرامة أو إخوار دوتي حرامة ظلم استمى نقلع حرام كراوة كان وتظلم مستمي كردو أو داجيري كردو إخوة حرامة وأوي كوالبري كردو حرامة أو إخواتها حرامة أن يستجاب لهذا آية أما جواب دريته يعني إمام النووي فرمي كيف يستجاب لهذا واتا أما جواب لا دريته واتا يجي لآداب كان أو إنسان دبي ملبسي بوشاكي برجي خواردنوي حلال بيت يجي لآداب وأسباب وموانعي ردبون وش دعاء ويا إنسان جلو برجي حرام به خواردني حرام به وهروها أو إلى بري أكاوي إخواته حرام به أما يجي لا موانع وموانع كي تريج واتا آداب كي تريج نابي قطيعي الرحم به واتا نابي لدعاء إنسان ظلمك واتا مثلا حق لا يكيك بشواز ظلم لنكا كوا دعاء وايلنكا أو إنسان محروم به لدين ولجين بقدر قدري خوي واتا قطيعي الرحم نبي إنسان دعاء لمنالي خويك دعاء لكري خويك دعاء لكسي نزيكي خويك كأما ريبيدراو النية يكيك لها ولان دلن جاري لجارة كان ليان برسي بو شخصك بو منال السيريان كداني نية قورج بو بالغ بو فرمي أما باوكي دعاي ليا كدو تويتي دقلاس سن لك دقرولا بيدان بيت واتا أم دعاينا بتوكي بيغمرة فرمي صلى الله عليه وسلم لا تدعوا على أنفسكم ولا على أولادكم دعانا لخوت نلا أولاد بشر مكن نوقبر ساعات استجابة بكي خواهي قورة جواب باته ودعاي باشي ما نبيته ولي أم جابي بشوان سنها ساعات قريتها دعاء بكي خواهي قورة جواب باته لبرو أوجه شكل آداب ولا موانع كإنسان نابل قطيعي الرحيم ولا صيلي الرحم ويا لا توربوني كم كواتا يكم دعاء ك جناب
باس فرمو أو إنسان كاتك دعاءك دعاكي قطع سيلي رحمتيانا به ظلمتيانا به باشان أمكسا أهلي حلال بحلال خور به يا حلال بوش به يعني بشويكي عام لحرامة قورن نبو به يعني كما نعمان باسكت كواتا عكسك أجر كسك حلال خور كاتا دعاكي قبول به بس من أمه لو مسألة أنا يعني مثلا لو جنابة فرموت يشي لو لا أسبابي قبول بوني دعايا آداب دعاء كرن زور دوباره كرنوه بلى پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من لم يدعو أو نبارته ويغضب عليه رب خوي قول لي ترابه واتا بزور بارانوا قريماني زور جواب دانوي هي وسريع جواب دانوي هي وبشكل لبرستش عبادة دعاء خوي برستش واتا تو إقرارك كپروردگارك بهاناته واتا تو إقرارك كمحتاجي تو إقرارك كمذنبي تو إقرارك كوا ربك يا آقاي لا حركات السكنات توهي چونكي خواهي قولا خطابي وبيغمرنات صلى الله عليه وسلم فرمي إذا سألك عني عبادي أقا عبدا كان برسالي من اللي كردي إني قريب فرمي بلا من نزيكم أجيب دعوة الداعي إذا دعاني جوابي أدم وكي أقا داوي لي كردن واتا جواب دانوا مربوطة بداوا كردنوا إنسان چند داوا بكا أو اندى قريماني جواب دانوا كشرطك شدائي أفرمي فليستجيبوا لي وليؤمنوا بي ما مصدس خوش بلا آية أو شوينك هي جايك هي مكان ومأوايك هي يعني وكو شون مثلا الزمن من باسكرت آية مكان هي بو دعاء كيراب لي إنسان شوينك بتايبه بشي دعاء اللي بكا الحقيقة شون عبادة زيادة هي نوجه لكعبة 100,000 نوجه لما مزقوتي بيغمر صلى الله عليه وسلم 1000 نوجه لقدسا 500 نوێژە واتە ئەو شوێنانە مووقعی پیرۆزن بۆ پارانەوە بۆ دوعا بەڵام بەڕاستی دوعا مەفتوحە و لە ڕەحمی خوادا لە قورئانە بۆمان تۆمار کراوە کە خوا باڵا جوابی بێباوەڕی ژەیاتەوە کاتێک کە لە سەفینەیان تووشی ناڕەحەتی ئەبن مخلصین بە ئیخلاسەوە دوعاکەن خوا جوابیان ئەیاتەوە بەڵام فەلەمما نەجاهم کاتێک دەچنە وشکانی بێباوەڕ ئەبنەوە وەخوای گەورە تووڕە ئەکەن لە خۆیان یعنی خوای گەورە لە ڕەحم و لە وسعەتی پەروەردگار ئەوەیە تەنها جوابی موسڵمان نایەتەوە یعنی بێباوەڕیش بە تەزەڕوعەوە داوای لێ بکە خوای گەورە جوابی ئەیاتەوە واتە زەمن و مووقع و ئەشخاصەکان محدد نین ڕەحمی پەروەردگار وسعت كل شيء مفتوحة وهە لە هەر شوێنێکی دنیاە معنای ئەوە نیە تۆ لەوێ نەبووی دوعا وەڵامی نییە بەڵێ ئەو شوێنانە ئەو پێگانە ئەو مەواسیمانە مواسیم و نەفەخات و بارینی چڕ و پڕی ڕەحمی پەروەردگارن بە زیاتر لە کاتەکانی تر بەڵام لە شوێنەکانی تریش و لە هەر شوێنێکی دنیادا بێ خوای گەورە وەڵام ئەداتەوە بە ڕەحمە کابێ ئەوەی کە ئێمە لە وەڵامەکانی جەنابەت لە تێڕامان بۆ فەرمایشتی خوای گەورە پەروەردگار پاشان فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دوعا تایبەت نییە نە بە کەسی دیاری کراوە نە بە جێگەی دیاری کراوە بە زەمانەوە زەمانەکان هەندێک زەمان هەیە دوعای تیاگیرایە تایبەت وەک پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کردوێتی بەڵام ئەگەر سیرێکی ئەو حەدیسە بکەین کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ رب أشعث أغبر مدفوع بالباب لو أقسم على الله لا أبر أما فرمايشت براستي لو أقسم على الله لا أبر شنجار بيغمر صلى الله عليه وسلم فرمايشتي فرمو إيكي كان لا إيكيك لها ولان رزاي خوالي بي فرموي قصاصي لسربو كأبداني یەکێک لە کەسە نزیکەکانی بشکێتەوە لە بەریدانی یەکێکی شکان فەرمووی ناشکێتەوە یعنی ڕجای وابوو لە خوا کە ئەو کەس و کارەی ئەو کەسەی دانی شکاوە دڵیان نەرم بێ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لو أقسم على الله لأبر ئەمە ئەوەندە بینی خۆی خوای چاکە ئەو ڕجایی لە خوای بوو فەرمی ناشکێتەوە ئینشاءالله یعنی لێ ئەبورن و دوای لا قضاي پیغمبر صلى الله عليه وسلم كاتي قضاوتي كسكارك هات نكم جال لي خوش نبود بس دوم جار عفو يعني لي خوش بود وأويسي قرني كبخدمة پیغمبر نجيشتو تابعية وحديث قيل صحيح مسلمة أفرمي أجر هات مدينة أم بياوا لو أقسم على الله لأبر سوين بخواب الإخوة أو ما إخوة جوابياته وصفتي زور جواني هبو أويسي قرني بس پیغمبر باس يك صفتي صلى الله عليه وسلم فرمي كان بارا بوالدته زور برانبر دايكي برز بوا
وأفرمي هندي خلقي ترهي كلا يزال وماون وبردوامن أفرمي أقول لدرجاي هريك اللي إيوه بارم بدرجاي لنا كاتو يا واسيدي كأما إنساني كي سوال كره يا ندار يا نبوة بلام خلقي أواها كبوها جاري ونداري الرازية لو أقسم على الله لا أبر قد داوي هرشتك على أخوي ولا أخوات جوابياته كواتا هو يعني تصديق ابو فرمايش كثير في غنبر عليه الصلاه والسلام كافرمه ان الله لا ينظر الى اجسامكم ولا الى صوركم ولكن ينظر الى قلوبكم واعمالكم بس برسالك لسر فرمايش في غنبر عليه الصلاه والسلام كم كا في غنبر عليه الصلاه والسلام باسي دعاء مظلوم كاد باسي دعاء مسافر اكا كدعاء الصائم كسك بالرجوع معلومه دعاء الصائم او كسك بالرجوع بزماني بالرجوان كاتك كبالرجوع تنهان ما بس الرزامندي خوي يقولوا بروردگار كاتواني الريب كابس نايكات لبشتو نايش يعني اما اندياره كسي مظلوم جويك زور استميل كراو يعني زور خوي بزليل زانه زور خوي بضعيف زانه خوي يقولوا بروردگار لا اوبر بزي بياته بلام كسي مسافر پیغمبر علیه الصلاة والسلام باسی کسی مسافره که دعای مسافر دعای مسافریش جورك لغربت واتو إنسانك أروى ضليلة مالو من عليتي وضليلة وسفريتي وبيغمر فرمي صلى الله عليه وسلم السفر قطعة من عذاب السفر بشكل نارحتي جزئك لا نارحتي واتا مسافر بتايبتي بو سفري خير بو كاسبي سفري عمره سفري حج صلي الرحم أما جورك لبرستش واتا او انسان لناو پرستش هاي وابارتوا لناو نوش هاي وابارتوا شو بو نوش دانشتوا اشتاقامد نكراو انتظارك فهو في الصلاة واتا ام سفرش جوريك لپرستش معلوم نال بجيه يلي بو معيشة معلوم نال بجيه يلي بو بجيهنان اطاعي خواه سفري عمره سفري حج يا صيلي الرحم يكيق لو انك بيغمر فرمي صلى الله عليه وسلم خواه يقول ملائكي نار توكو تكريمي بو او انسانا أشوف بلاي برايتي لدي كتير فرمي بوتشي أشيت هيش تكلاتي بود بخير كافر منا والله بس برخوات سم بولاي ضي فرمي أخوي جورا مني نارو بولاي تو السلام اللي كاو بيروز باي أم سردانا اللي كم كأخوي جورا قبولتي أما جورك التي جورك اللي كخو أما بخوايا وأبخشي طاقة وزا أبخشي أم سفرة نارحتي جسته ومالي خوي قاتل نارحتي وأروات بو كاريكي خيري لم سفر يا أخوي جورة جوابي أداته ولا بروي مسافر بتايبتي سفري حج وعمرة وفد الله بيغمر فرمي صلى الله عليه وسلم ميوانا ولا بروديا مسألة زور موسك ليرة لسري الراب وسين أماجي بكين إخلاص لدعاء إخلاص لدعاء خلق دعاءك كالعادة يعني أخوي هرب زليلة زانت بلام أو إخلاص شيء شون لدعاء إنسان كاتك إخلاصي بلدعاء أويك وأنا زاني أخوان ظلمي لي كدوه يعني إنساني واهي بيغمر فرمي صلى الله عليه وسلم ما لم يستعجل بلنك شون بلاك ضل إخوائي من لكيو دعوة عليكم يعني نابي تو أبزاني تو يشي بس الإخوة وهي بزرة أبي أبزاني تو يستا شن دعواك هير محتاجي شن دعواك هير تو مستحقي أو يكذا أو كواب باريتو بلام استعجال لدعايا بشق لإخلاص وهي بلنكات يعني بقول إخوائي من تاكي بانكم نعم ده بيقول إخوائي جاء من شاوري رحمته پیغمبر فرمی صلی الله علیه وسلم درباره او کسانی که نخوشن افرمی اوانی که ایان بینن او نخوشانی که خوای گوره نخوشیکی لسر لانه بدون شفای نیاون و بو آزاره و مردون زمانی بو نخوشی ماونتو پیغمبر فرمی صلی الله علیه وسلم اوانی که معافابون که ابینن اوان ساغبون و امان نخوش بون لدنیا و لقیامت اکتری ابیننوا افرمی یتمنون ساخەکان کە ئەجری ئەوانە ئەبینن لای خوا دەڵێت تەمەنایەکرد خوایە پێستمان بە مەقاژ لێ بکرایەتەوە ئەو نەخۆش و ناڕەحەت بووینایە بەڵام تو ئاو ئەجرە و ئاو ئەجری کە بەوانە داوا بێمەشبای واتە ئیخلاص ئەوەیە تۆ وامزانی بە هەر شێوازە لە شێوازەکان جواب بدەستە هەبێ بەیانی هەبێ 10 ساڵی تر هەبێ بۆ ناو گۆڕ بێ تۆ مەئجووری واتە خوایە کە ئاگای لە تۆیە أجر الضايع نكا بهر لا يشيان أبيتو ببشي خوا رازي بي يتيق لا مكفرات كجناح الله ورينه وإنسان بلكاني برزكاته وأويا الرضا رازي بي بقدر سلا صالحي بي لبنا راحتك هر كامي كامي رازيبون بقدر جورك الإخلاص لبارانوا كتو خوا يوره والله مداياته أبي آرامته بي وبلنكي وبزبان حال
وا دەرنەبڕی کە تۆ مستحقی خوا جواب نایەتەوە. کەواتە تێکڕە دوعاکان ئەوەیە ئینسان دەست بەرزەکاتەوە بۆ خی گەورە و پەروەردگار یان ڕووی دڵی ئەکاتە ئاسمان و خی گەورە و پەروەردگار ئەمەیە کە هەموو دوعاکان بۆ لای خوان خی گەورە و پەروەردگارش ئەفەرمێ إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. خی گەورە و پەروەردگار هیچ شتێکی لێوە نابێت کەواتە ئینسان ئەم خوایە کە ئەم ئاوا ئەیناسێ بەردەوام لە بەردەمیدا زەلیلی دەڕەبڕێ بەردەوام چاوەڕێی ڕەحمی خوایە ئەکرێ ڕۆژێک لە ڕۆژان یا ساتێک لە ساتەکان ئینسان بێت بە خەیاڵ یا پێی وابێ پێویستی بە وەسیتێکە وەسیتێک لە نێوانی خۆی خوایە یان ئەگەر وەسیلەیەک وەسیتێکە بێ ئەو وەسیل و وەسیتە چییە؟ بەڵێ کۆمەڵی وەسائل و وەسائت هەیە کە هەندێکیان دروستە بەکاری بێنێ و هەندێکیان محەڕەمە و ئینسان بەرەو بابی شیرک ئەبا نابێ بەکاری بێنێ. وەسیلە حرام کراوەکان ئەوەیە پەنابردنە بۆ غەیری خوا، داواکردن لە قەبرێک یا داواکردن لە مردوویەک، ئەمە وەسیلەیەکی نامەشروعە و خوای گەورە ئەمەی قبول نییە لەبەر ئەوەی ئەمە پەناگرتنە بە غەیری خوا کە ئەم مردووە بکەیتە وەسیت لە بینی خۆت و خوایە. بەڵام وەسائتی مەشروعمان هەیە. خوای گەورە فەرمی لله ئەسماء الحوسنى فادعوه بها. خوا ناوی جوانی هەیە، بە ناوی جوانی دوعای لێ بکەن، واتە بە ناوە جوانەکانی خوا گریمانەی وەڵامدانەوە خێراتر و سەریعترەکە. ئەمە وەکو وەسائل، وەکو وەسائلێکی تریش ئینسان هەوڵ بە ئیخلاسێک کە بۆ خوا بوویەتی. ئەو سێ کەسەی کە چوونە ناو ئەشکەوتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار نمونەمان بۆ دێنێتەوە بە ممن كان قبلكم، بەو ئەهلی سەلاحانەی کە پێش ئیسلام ئیماندار بوون و شوێنکەوتوی پێغەمبەران بوون سەلاتی سەلامی خۆیان لەبێ لە بەنی ئیسرائیلی یا پێش ئەوان کاتێک چوونە ئەشکەوتێکەوە چوونە غاڕێکەوە بۆ هۆی باران و وەزعێکەوە دەرگای ئەشکەوتەکان لێگیرە. هەر یەکەیان بە دوعایەک بینی خۆی و خوا کە بۆ ئەو ئیخلاسی بەس بۆ خوا ئەویشی بەس بۆ خوا کردووە، داوای کرد پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئیفراجی کرد و دەواازەی لێکردنەوە. یەکێکیانەوە بوو فەرمی خوایە من دایە و بابەم، واتە لەگەڵ دایە و بابەیە چاکەکردن یەکێکە لە بەهێزترین گریمانە و وەسیت بۆ قبولبوونی دوعا. واتە ئەو کەسەی لەگەڵ دایە و بابەیە ئەهلی خەیر بێ ئەهلی ئەدەب بێ ئەوە خوای گەورە زوو جوابیاتەوە. یەکێک لەوانە فەرمی خوایە من تۆ عالمیت کە من هاتمەوە دایک و باوکم خەوتە بوون و حەزیشیان لە شیر بوو و ئەو شیرەم ڕاگرت تا بەیانی مناڵەکانم بەرسی بوون نەمدانێ خۆشم برسی بوو خەوتە بوون تاوەکو خەبەریان بوویەوە بەویستی خۆیان نەمیست خەوەکان لێ تێگە ئەو کاتە تێریان خوار ئەمجا خۆم و ماڵم ناڵم لێ بخوارد خوایە گەرە من بۆ تۆ کردووە دەروم لەسەر واڵا کرد. دوو هەمیان وەستایەک و مقاولێکی خوا ناز بوو. فەرمی خوایە من کرێکارێکم لا بوو نەمدا بوویە بەڵام دام بە کەمێک کردم بە لە هەندێک ڕوایەتە فەرمێ کردی بە چەڵتوک بە برنج زیادی کرد ئەم بەشەی ئەو زۆرتر بوو تا بوو بە کۆمەڵێک لە حیوانات لەمە ڕووماڵات. کاتێک خاوەنەکەی هاتەوە داوای کردەوتی حەقێک لایە بمەرێ نەیوانیە وتی بڕۆ ئەو لەو شیوەیە بڕێمە ڕووماڵاتی تو خۆتی لێ بیبە وتی ئەی تۆ گاڵتەم پێ بکەی فەرمی وەڵڵای گاڵتە پێ ناکەم ئەومە ڕووماڵاتە بەرووبوومی ئەو کرێ ڕۆژەی تۆی خوازایی کردو هی تۆی بڕۆبی بە ئەمانەتە لە بردی بەبێ ئەوی شتێکی لەگرباتەوە فەرمی خوایە گەرە من بۆ تۆ کردووە دەروم لەسەر واڵات. سێهەمیشیان داوێن پاک بوو بۆی هەڵکەوتە بوو زەمن وا گونج ڕەخسا بوو بۆ ئەو کە یەکێک چەند جار داوای کردو و شووی پێ نەکردووە بەڵام ئێستا ئەوە مناڵی هەیە و بێوەژنە هاتۆ داوای پارەی لە یەکاو نەدار و قات و قڕیە دەڵێ ئەبێ خراپەم لەگەڵاکەی جا من بەشت دێ ئەڵێ ئەو کاتێک کە لێی نزیک بوویەوە وتی ئەم مستیلە ئەم خاتەمە هی تۆ نیە بیکەیتە دەسە واتە ئەم داوێنە بۆ تۆ حەڵاڵ نییە بەڵام ئێستەوە مستەڕە لێ قەوماوە بۆ پاراتۆتە بەردەسە. فەرمی خوایە لەبەر تۆ وازم لێ هێنا ئەو خراپەیەم نەکرد و هەموو پارەکەشمایە بۆ خۆی خۆیان بۆ تۆ کردومە دەروی خێرمانە سەرواڵات. واتە ئینسان بە ئیخلاسێک کە بۆ خوا بووە بۆی هەیە داوا بکە خوایە تۆ عالمی منە ئەویشم لەبەر خاتری تۆ کردووە بە لوتفی خۆت بە بەزەی خۆت لێم قبوڵکە و لەو ناڕەحەتیە بپارێ. زەمانە کۆمەڵی وەسائیتە ئینسان ئەتوانێ بە ناوە جوانەکانی خوا و بە عەمەلی ساڵح
و داعي و بابش دعاء بۆ ئینسانەکان بکات ئەوە جزئێکە لە کتر هیچ وەسیتێکی تر پێویست ناکەمەوە سەمن دەمێ پرسیاری کۆتایی بکەم ئایا وەک ئەوەی ئینسان جایزە دوعا بۆ خۆی بکە بۆ هەر کەسێک تر بس ئایا دروستە دوعا لە خۆی بکە محرومە ئەوەی کێکە لەوانەی کە پێغەمبەر فەرمێ لا تدعوا على أنفسكم قد دعای شەڕ لە خۆتان مەکەن لەبەری بەر سەعاتی استیجابە نەکەوێت و ئەفەرمێ ئەگەر تووشی ناڕەحەتیەک بووی نەت ئەزانی مانەوەت خەیرە یا مردنت بفەرموو خوایە داوات لێ ئەەکەم ئەگەر ژیان باشترە بۆم بژیم و ئەگەر مردن باشترە بۆم بمرم ئەوەش ئەگەڕیتەوە بەلای خوا هەردووکیان داوا ئەەکەی حیات لە پێشە ئەمجا مردن خوای ئەگەر ژیان باشترە بۆم بژیم و ئەگەر زیادەی خەیرمە و ئەگەر ڕازیبوونی تۆی تیا خوایە بژیم خوای ئەگەر مردنم خەیری تیا و ڕازیبوونی تۆ لە مردن مایە و توش لە فیتنە پارێزراوە بم بە مردن ئەوەی گەڕیتەوە بەلای خوا خوای ئەو کاتە بمرێن مەوەسەگیان خۆپەداش خێرە باتەوە ماندوومان کردی لە کۆتای بەرنامەکەدا بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەزانین کە ئینسان کاتێک کە دوعاکە لای خۆی گەورە و پەروەردگار هەم ئیعترافکردنە بە باڵادەستی خۆی گەورە و پەروەردگار هەم تەواضع و زەلیلی خۆمان دەرئەبڕین لە بەرامبەر خۆی گەورە و پەروەردگار بە هیوای قبوڵبوونی دوعای هەموو لایەکمان و عیبادەتی هەموو لایەکمان تا بەیەگەیشتنەوەی تر و حەڵقەیەکی تر هەموو لایەکتان بەخۆی گەورە و پەروەردگار ئەسپێرین والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.